الحەمدولله پاشگەڕانێکی زۆر بەدوای باشترین شیرە. گەیشتینە ئەو سەرچاوەیە کە شیری دایک یاخود شیری سروشتی باشترین شیرە. بزانین ئەم شیرە لە چۆوە دێ و چۆن دروستە بێ. خۆشەویستەکانم ئەگەر سەیرێکی ئەمە بکەن کە ئەمە بەدەستی ئینسان دروست کراوە بۆ ئەوەی کە بتوانێت هاوشێوەی مەمکێکی دایک دروستکا بۆ تۆ، ئابۆ شێوەیە تەقلیدی مەمکەکەی کردوتەوە. ئەبینیت ئەم مەمکە کە خوای گەورە بەم شێوە جوانە دروستی کردووە، خەڵقی کردووە لە کۆمەڵێک بۆری شیر پێک دێ. ئەم بۆری شیرانە زۆر جا دایکەکان دێن بەلای ئێمە کێشەیان هەیە لەوەی کە شتێک لە ناو مەمکیانایە وێتە دەرەوە دەردراوێکی هەیە. ئەمە علامەتی وەیە ئەمانە بۆ خۆی هەمویان بۆری. ئەی ئەم بۆریانە لە چۆوە جۆگەکان ئەچنە سەری؟ ئالەم شوێنانەوە کە پێوتێ لۆبیۆڵز. ژماری ئەمانە لە ئینسانە خوای گەورە کە دروستی کردووە کە بچووکێکەکەیتەوە زیاد لە 1 ملیۆن دانەیە. هەر ملیۆنێک لەمانە هەزارەها خانەی تایە. هەر خانەیە و ئیشی خۆی ئەزانێ هەمووی هەوڵەدا بۆ ئەوەی کە 1 دڵۆب شیر 1 زەڕە شیر دروستکە، هەمی کۆ ئەبێتەوە، هەمووی گەورە ئەبێ بە دڵۆب یەتە ناو ئەم بۆریانەوە. ئالێرانەیە حازرە کرێ و ئامادە ئەکرێ بۆ ئەوەی کە ئەم شیرە بدرێ. سەیری ئەو خەڵقە بەدیعە بکە، ئەوەی تۆ لە دەرەوە ئەیبینیت لەناو وا نییە، لەناوە زۆر جیاوازە، زۆریش ئاڵۆزە. هەر پاچەیەکیش لەمانە لا ببرێ، هەر کاتێکیش ئافرەت کێشەیەکی بۆ دروست بوو ئالێرانەیە هیچ کەسێک ناتوانێت 1 قەترە شیر ئال لە مەمکانەیە دروستکە. با بزانین